ئێمە وەکو کۆلێژی سەلاحەدینی ئامادەی کوڕان ساڵانە لەم بەروارەیە هەڵەسین بە سازدانی چالاکیەک فیستیڤالێک بە ناوی فیستیڤاڵی بەهارە بۆ ناساندنەوە و تازەکردنەوەی هەستی نەتەوایەتی لە خوێندکارەکانمانە. دیارە لەم فیستیڤاڵەیە هەر پۆلە و ستاندێکی خۆی و چادرێکی خۆیە بێت، لێرەیە هەریەکە و بە پێ و توانیانەی کە هەیەی هەوڵەیات وڵاتی خۆی، نیشتیمانی خۆی، کللتوری خۆی، ئەو شتانی کە لە کۆنترا کراوە بیناسێنێت بە چواردەوری خۆی و تازەکردنەوەی ئەمە بێت. ئێمە هەموو ساڵێک ئەماکەین و هەر ساڵە و لە شوێنێک ئەم ساڵم چالاکیەمان هێنایە پارچی ئێواری شار و لێرە پێشکەشمان کە هەروەک چۆن جارانی پێشووتر لە ڕۆژی ئاڵایە یادی ئاڵامان کردەوە، لە ڕۆژی شاری سلێمانیا یادی شاری سلێمانیمان کردەوە. هەدەف و ئامانجیشمان لەمە ئەوەیە کە بەهاکان بەها کوردەوارەکان بە تازایی بمێنێتەوە لە ناخی خوێندکارەکانمانە، ئەو جی لە تازایی کە پێگەن ئەو جی لە تازایی کە پەروەردا بن، جیلێک بن میلەتی خۆیان و وڵاتی خۆیان و نەتەوەی خۆیان خۆش بێت، لەمە زیاتریش مێژوو ڕابردوو خۆیان بیر نەچێتەوە. دیارە ئەمانە هەریەکەیان بۆ خۆی فرسەتێکە، هەر خوێندکارێک و لە پۆلەکە ئیشێکی پێدرێت کە بگەڕێت بە دوای لایەنێکی کللتوری خۆیان. لە دوای ئەمە هەر پۆلە و کۆمەڵە شتێک لەسەر کولتوری کوردەواری کۆوە کاتەوە ئەیهێنێ. ئەمە ژوا کات ئەو شتانی کە نەزانراوە، ئەو شتانی کە کۆنا بە یەکتری بوترێت و بە چواردەوری بناسێنرێت، ئەو شتانش کە هەیە و کە بوونی هەیە جارێشتر تازەکرێتەوە و هەستە بمێنێتەوە لە خوێندکارەکانە.